بەڵە تا زیاتر مێژوو بخوێنینەوە زیاتر ئەو ڕووداوانەی ئەمڕۆ ڕوودەدەن بەلامانەوە ئاسایی دەبنەوە. بۆیە شەرەفخانی بەدلیسی لە کتابەکەیدا شەرەفخان لە کتابەکەیدا لە شەرەفنامەکەیدا باسی کورد دەکات کە خۆشی کورد بووە. دەڵێ کوردەکان ئەگەر ئاکارێکی ناپەسەندیان هەبێت هەر ئەوەندەیە کە کەسیان سەر بۆ کەسیان ناچەمێنێ بۆ یەکتری ناسەلمێنن، هەر کەسە و بیر لەسەر بەرزی خۆی دەکاتەوە، بە تێگڕا بیر لەسەر بڵندی ناکەنەوە و پشتی یەکتر ناگرن و نابنە یەک. ئەوە گەورەترین مێژوونووسی کورد کە شەرەفخان بووە ئاوای باس کردووە. دەڵێ بۆ یەکتریان نەسەلماندووە، پشتی یەکتریان نەگرتووە کورد و هەروەها هەوڵی سەربەرزی یەکتریان نەداوە، هەوڵیان داوە بەس خۆی سەر بەرز بکاتەوە، خۆی ببێ بەشت گوێ لێ نەبوو میلەتەکەی چی لێ دلی نایە. ئەوە مانای ئەوە نییە کە مێژووی گەلەکەمان مێژووی کورد لە ڕابردوودا هەمووی ڕەش بووە، بەڵام ئەوە هەڵەکانن. کەسێک کە بیوێت چارەسەری دەردی خۆی بکە دەوێت بزانێت دەردەکەی چییە. ناکرێت لە خۆڕا دەرمانێک بخۆ کە هەیی ئەو دەردەی نەبێت. ئەمەش پێویستە واقع بین برا بەڕێزەکانم. ئەوە نەخۆشی سەرەکی کورد بۆ لە ڕابردوودا و ئەمڕۆشی لەگەڵ بێت بە هەمان شێوە. کاتێک کە ئاوەڕ بۆ مێژوو دەدەینەوە ئەو ڕاستیمان لەلادا ڕۆشن دەبێتەوە. دەزانی کە چۆن میرنشینەکان لە ڕابردوودا یەکگرتوو نەبوونە ئەمڕۆ جوین، چۆن ئەمڕۆژ خەریکە قوربانیدانی گەلەکەمان، ئەمڕۆژ چۆن خەریکە ئەو ئامانجەی کە لە پێناویدا منداڵەکانمان هەتیو بوون، ئافرەتەکانمان بێوەشم بوون، دایکانمان جەرگ سوتاو بوون، گەنجانمان و پیاوە قارەمان و جوامێرەکانمان لە پێناویدا خوێنی خۆیان ڕشت، خەریکە بە فیشەکێک لە دەستی خۆمان دەدەین. دەبێت زۆر وشیار بین برا بەڕێزەکانم، دەبێت زۆر بە ئاگاییەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە نەخوازراوەی ئێستادا بکەین.